ئێستا بەڕێز فەرەیدون نامدار ڕاستەوخۆ لەگەڵمە بێ و بەردەوامە بین کە بەڕێوەبەری کۆمپانیای سازانە. سڵاو لەبێ کاک فەرەیدون، پێمان بڵێ لەسەر هەنار کە کارەکانتانمان نیشاندا زۆر سوپاس. ئێستا مژدەی خۆشی دیکە چیتان پێ لەسەر بابەتەکانی دیکە ئەوەندەی من بزانم شتی کەتان ئامادە کردو بۆی بینێرنە دەرەوە جامە مژدانەیەکی خۆش لە کوردستان 24ەوە ڕاگەێنە. وڵایی ئێمە بە زۆر سوپاسەوە بەرنمەیەکی تێر و تەسەڵماندانەوە چەند تیمێکین بمانەوەی کردی کشت و کاڵکن بە کەرتێکی گرنگ و بەهێز و ئەستەر بۆ هەرێمەکەمان و بۆ وڵاتەکەمان چەند ئایتیمێکی ترماندانەوە ئایتیمانی تر لە بەرناممان هەیە کە زۆرن یعنی لە ماوەی 2 ساڵا بێتە 70 شتێک ئایتم، بەڵام ئێستا بەرناممان لەسەر 33 دانیان داناوە کە ئەمانەوێ ئەو 33 ئایتمە هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین، چی لە سەوزەمەنی چی لە میوەکان. بۆ ئەو مەبەستەیش هەوڵی زۆرمان داوە چەند ماوەی چەند ساڵە خەریکین بۆ ئەوەی بتوانین کەرتی کشت و کاڵ بکەین بە ڕکابەری کەرتی نەوت و پیشەسازی لە هەرێمی کوردستاندا. باشە کاک فەرەیدون، ئەو ئایتمانەی باستان کرد بە تایبەت ئەو 30 جۆرەی کە داتان ناوە تا چەند دڵخۆشکەرە بێت بۆ جووتیاران کە بەشێکی بەرهەمەکانی ئەوانیش لە دوای پیشەسازی بە یاخود پێشتر بە بەرهەمەکەیان بتوانن بنێردنە دەرەوە و ئێوە هاوکاریان بن دواتریش باسیەوەم بۆ بکە چۆن پاکێجینی یەکەن. سوپاس بۆ پرسیارەکەت. کەرتی کشت و کاڵ و جووتیارە بەڕێزەکان زۆر دڵخۆشن بەو ئایتمانی کە ئێمە بۆمانداناون، چونکە بە بەحسێکی ڕسێرجمان کردووە لە ڕانی و قەڵاتزیەوە تاکو و دووهۆک تا هەڵەبجە و هەورامان بۆ ئەوەی بتوانین کەوا چۆن ئەو ئایتمانە کۆکەینەوە لە شوێنێکا لە بازارێکا بتوانین پێشکەش بە هاوڵاتەکانی خۆمان بکەین لە پێشەوە چیش دەخواست و ئەکتیفای زیاتی زیاتر بۆ دەمێنن وڵاتەکانی دەرەوە. بۆ نمونە ئێستا جووتیارەکان بیریان لەوە کردوێتەوە کە باخەکانیان فراوان کرد. من ئەم ساڵ ئاگادارم زیاتر لە 146 کەس لە سنووری هەڵەبجە و هەورامان و شارەزووردا باخی هەناری ناشتووە تەنها خۆمان بۆمان کردووە. بۆ ئەو مەبەستە خەڵکانێکی تریش ئێستاتی ئەیانەوێ باخی قەیسی، باخی قۆخ، باخی سێ و دەست پێ بکەن، چونکۆ کەرتی کشت و کاڵ ئاوڕی لێدراوەتەوە. ئەم ئاور لێدانەوە ژوای کردووە کە جووتیارن هەست بۆ بکەن هیچ پیشەیەکی تری نەماوە لە ڕووی پیشە سازی گەورەکان و بە تایبەتی ناوچە دەشتایی و گوندنشینەکانە فقط کشت و کاڵ نەبێ. بۆیە من لێرە بەڵێن ئەدەم بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەلایانی پەیوەندیدار ئەگەر بێت و هاوکار و هەماهەنگی ئەم کەرتە بکەن و بودجەیەکی تایبەتی بۆ ئەم کەرتەدا بنێن، من پێم وایە ساڵی 2024 بۆ 25 دەبینە گەورەترین سەبەتەی خۆراکی بۆ ڕۆژهەڵاتی بۆ ڕۆژئێکێتی ئەوروپا ببورن وڵاتانی عەرەبی. ئەمە ژوا دەکات وە شەرخانەیەکی مێژوو لە ئابووری تاک دروست بێت، پارەیەکی زۆر لە جیاتی بینەدینە دەرەوە لە دەرەوە وڵات بۆمان بێتەوە، ململانی و کۆنفلێکتێکی باشی دروستەکە لەگەڵ کەرتی وزەدا. باشە کاک فەرەیدون، خۆشحاڵم ئەو ئایتمانەی کە ئامادەتان کردووە چی و چییە؟ بەرهەمی بێجگەلە یاخود ئایتمەکان چی و چییە لە چیەوە؟ ئێستا بۆ نمونە بەعزێکیان بۆ باسەکە مەسەلەن بەسەر چایسە مەسەلەن هەنار لە ئەکتیفای زیاتی خۆمان زیاترە بە ئاوەکەی، بە تۆقڵەکەی، بە ڕووبەنار، بە شەربەتەکەی ئەمە کارەکەین. ترێی شار باژەر و ترێی دووهۆک تقریبا زیاتر لە 20 ترێمان هەیە. ئەم تریایکەین بە شەربەت ڕێخێنە بازاڕەکان بە میێژی بە تری ڕەش لە بەڕادەکان دارین و بە درێژایی ساڵ هەناردی دەرەوەیەکەین کە زیاتر لە 40,000 تەن ترێ ئەکا بە هەموو بە دووهۆک و شار باژەر و هەورامانەوە. ئەمەش عەدەدێکی زۆر لە خواستی خۆمان تێ یعنی 40 ملیۆن کیلۆ. ئەمە دوو مەسەلەن بۆ نمونە تەماتەی ورد لە شارەزوورە وەکو تەماتەی تشیری پێگرانترین تەماتەی لە جیهانە. ئێمە ئەو تەماتەیش هەر جێبەجێ ئەەکەین، خەریکین و بەرنامەوان داناوە بە 250 گرام 500 گرام هەناردەی وڵاتەکانی فەڕەنسا و بەریتانیا بکەین کە ئەوان عەقدمان لەگەڵا کردن و قسەمان لەگەڵا کردوون. بۆ نمونە ئێمە تا ئێستاتی بیرمان لەوە نەکردوێتەوە مەسەلەن شووتێکی زۆر لە وڵاتی مەغریب بۆ نمونە بەناوبانگن بە شووتی، بەڵام شووتەکان ئەتوانم بڵێم هەرگیز ناگا بە شووتەکەی هەرێمی کوردستان و پێنجێن و شارەزوورە. ئێمە لە ساڵانە جووتیارە خۆشەویستەکان قسەمان لەگەڵا کردوون، شووتێکی زۆران لە تەبێت بەکارێنن بۆ ناوخۆ بە هەڕاجی فرە، بەڵام ئێمە خەریکی دروستکردنین معمەلێکین کە ئاوی شووتی بە قوتوب بکەین، هەم بە شەربەتی بیدەین بە وڵاتەکانی خۆمان کە باشترین جۆری
شەربەت دەرەچێ بۆ خواردنەوە وەکو وڵاتەکانی دنیا ئەچن بەسەر دە وڵاتە ئاچن و کارە ئەەکەن بنیشتی کوردیمان نردووە ئێستا خواستێکی زۆری لەسەر بە ئاوی بە بنیشتی بە کوڵاوی مەسەرەن بۆ نمونە قەیسی هەنجیری خۆمان بە هەنجیری وشکرا و بە هەنجیری تەر ئەنجا کە بە درێژایی ساڵەکان ئەمان بێ بەرە باشی لێ دروستەکەین زۆر ئیسلامی باسکەین ڕەنگە بەرنامەکە هەمی کۆتایی پێبێنین بەڵێ باشە ئەو بەرهەمانی کە باسی کرد و کە ڕێکتان خستووە بە تەواوی پێوەرە جیهانیەکانە تێپەڕیوە کە ئێوە پاکێجینی بکەن لیبڵی لێبەن هەموو ئەمانەی تێپەڕاندووە کە هەرچەنە خۆمانەگەر باسی بکەین هێشتا کەمە بەڵام بە پێ و پێوەرە جیهانیانە تەواو کارەکانی بۆ ئامادە کراوە بەڵێ ئێمە لەگەڵ تیبەکانی ئیمارات و لەندەن و تەنانەت فەڕەنساش لەگەڵ گەورە کۆمپانیەکان یۆکو کارفۆر دانیشتوین تەنانەت نوێنەری کارفۆر لە فەڕەنساوە هاتوۆتە هەڵەبجە خورماڵ سەی سادق هەورامان دوو ڕۆژ لێرە بۆ لەگەڵمانە بۆ چەند کەسێک بن وفدێکی تایبەتون لەگەڵ ستافی ئەنجومەنی وەزیرانە هاتوونە تێرە کاریان کردو بۆ ئەوی چۆن ئێمە ئەم بابەتە قبول کراو بێ یعنی بەکو براند قبولی کەن دووەمی ئەوە ژۆک ئەوەی کە قبولی کەن لێماگرن کە تێستی بکەن ئەوان بۆ نمونە لەسەر هەنار زیاتریان قسە کردووە لەسەر تەماتە یاومانە پێیان قسەیان کردووە کە باشترین نوعی تەماتەمان هەیە لە جیهاندا چونکە خالیە من المبیدات والأسمدة الكیمیاییە خۆڕسکە تەماتی کوردی لە شارە زورا ئەو تەماتە نییە کە تۆ دەرمانی بیتێ و لە ژێر ژووری پلاستیکیا گەورەیکێت و نەخۆشیەکانت دێ دروستکە بەعکسەوە ئەمە دەبێتەوەی لە ناوبردی نەخۆشیەکان لە جسمی ئینساندا باشە فەرەیدون ئەی بۆ هەنارەکەش خۆیان هاتوون باغ بە باغ چەند باخێکان وەکو سەپڵ بەڵێ ئەی بۆ بەرهەمە پەلەوەریەکان شیرەمەنیەکان لە هەرێمی کوردستان هیچ کارێکتان کردووە یا جارێ تەنها بۆ پەلهەمی پەلەوەری شیرەمەنی آخر ئێمە هەموو ئایتمەکان شیرەمەنیشی تێگەویستە بۆ نمونە ئێمە لەگەڵ تقریبا نزیکەی 700 گوندا قسە کراوە لەگەڵ کەسایەتیەکان لەگەڵ ئەو خەڵکانەی کە مندوب هەفتا مندوبماندانەوە لە کۆمپانیەکەمان ناومان ئامادە کردوون دەورەمان بۆ کردوێتە بەس دەستمان نەکردەوە بە دەورەکە بۆی چی بکەین مەسەرەن ئەم گوندانە ئەگەر ڕۆژی لە گوندێکە 35 هێلکە تا 40 هێلکەی کوردی بێن بۆمان یەکی 30 مریشیا 5 مریشکی کوردی پاکراوی بێنن لە ڕێگەی مندوبەکانمانە بگاتە ناو ساردخانەکانمان و ئەو بازاڕی کە ئێمە لە سلێمانی دروستی ئەەکەین کە گەورەترین بازاڕە بە ناوی سنتەری نامدار و بەروبوومی بەرهەمە خۆماڵی کشت و کاڵەکان لە کوردستاندا یەکەم سنتەرە چۆن میترۆ مەسەرەن مەسەرەن کارفور ئەمان لە دنیا دەنگیان داواتە لە ڕیمی و شیرەمەنی گۆشتەوە ئێمەش ئەمانی شتێکی وا بکەین ئێمە ئەم وڵاتی خۆمان وا لێ بکەین بۆ نمونە ئەگەر ڕۆژی ئێمە 40 هێلکە لە 700 گونێنین 30,000 هێلکە ب 8,000 هێلکە ئەکا یعنی ب 8,000 هێلکەی کوردی لە بازاڕەکانی سلێمانی ئەمە یەکوی یعنی قسە بەڵام لە گوندی وا بۆ تێنە ڕۆژی ئەمە 400 هێلکەتان بۆ دابین ئەەکەین یعنی وەرە ئەگەر بێتە 1000 هێلکە لە گوندێکە نا با بڵێتە 500 هێلکە کاک فەرەیدون هەرچەندێک باسی بەرهەمە خۆماڵیەکان بکەینەوە و کارانەی کە کراوە بۆ جووتیاران هێشتا کەمە سوپاس بۆ بەڕێستان کە ئامادەبوون لە هەواڵابووریەکان